وەزیری دەرەوەی ئەمریکا جۆن کێری ڕۆژی یەکشەمە لەگەڵ وەزیری دەرەوەی ئیتالیادا پاولۆ جێنتیلۆنی کۆبوونەوە و وتبووی کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا درێژە بە پەیوەندیە تایبەتەکانی خۆی دەدات لەگەڵ بەریتانیای مەزندا. یەکێک لەو شتانەی دەمەوێتم سەردانەی ئەمڕۆمدا بۆ ئەوروپا جەختی لێ بکەمەوەیە پەیوەندی ئەوروپا. یەکێتی ئەوروپا چەندێک بۆ ئەمریکا و بۆ جیهانیش گرنگە. وڵاتێک بڕیاری خۆی داوە کە ئەمریکا حەزی دەکرد بڕیارەکە پێچەوانە بووایە، بەڵام ڕێز لە بڕیاری خەڵکەکە دەگرین. وا چاوەڕوان دەکرێت جۆن کێری بۆ ڕۆژی دووشەمە سەردانی بڕۆکسل و لەندەن بکات بۆ ئەوەی چاوی بە بەرپرسانی باڵای بەریتانی و یەکێتی ئەوروپا بکەوێت کە جیهان لە ململانەی دەرهاوێژەکانی ئەو دەنگدانە مێژووی بەریتانیادایە بۆ جیابوونەوە لە یەکێتی 28 وڵاتەکەی ئەوروپا. بۆ خۆم بێهی چەند و چوونێک دڵنیام و هەروە سەرۆک ئۆباماش بە هەمان شێوە کە دەتوانرێت کار بە ئاڕاستی باشترین بەهێزی یەکێتی ئەوروپادا بکرێ، بەهێزی بۆ بازار، باشترین شتێک بۆ ئاسایشی نیشتیمانیمان و ئاسایشی نێونەتەوەییش بەردەوام بین لەوەی شتەکان بە ئاڕاستی دروستدا بڕۆن. کێری وتیشی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پەیوەندیە تایبەتەکانی لەگەڵ بەریتانیادا بەرز دەنرخێنێت و ئەم دەنگدانە هیچ زۆ پەیوەندیانی نێوانیان ناگۆڕێت. چاوم لە کۆبوونەوەکانی ڕۆژی دووشەمەیە کاتێک لەگەڵ بڕۆکسل و لەندەندا کۆ دەبمەوە بە مەبەستی دیاریکردنی ئەوەی چۆن بیر لەم قۆناغی گواستنەوەیە و پرۆسەکە دەکەنەوە. لەسەر هەمومانە وەک ڕێبەران دڵنیابین لە پاراستنی سەقامگیری تا بازاڕی جیهانی تێبگا لەوەی ڕێگە هەن بۆ کەمکردنەوەی ئەگەرەکانی هەر پشێویەک. بەڵام ڕوون نییە کێری یان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چ شتێکی زیاتر دەڵێن یان دەیکەن لە ئێستادا بۆ یارمەتیدانی بەریتانیا و یەکێتی ئەوروپا. بە دەرچوونی بەریتانیا دانوستانەکان ئاڵۆز دەبێت پرسێک کە ماوەیەکی زۆری خایاند و وا دەردەکەوێت ئەمریکاش دەیەوێت شتێکی بچووک بڵێت لەم مەسەلەیەدا. هاوکات ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش وەڵامی پێ نەبوو سەبارەت بە گرفتی گەورەی یەکێتی ئەوروپا کە چۆن وەڵامی یەکەمین لە دەستدانی ئەندامێکیان بدەنەوە لە مێژوودا.